ڕۆژ باش بینەران و بستەرانی کوردستان 24 سەرەتا ڕۆژی هەفتەیە و بە وزەیەکی زۆرەوە ئێمە کۆمەڵە بڕگە و بابەتی سەرنجڕاکێشمان بۆ ئامادەکردوون بەو هیواین ئەمڕۆ دەستپێکی هەفتە تەواوی هەفتەکەتان ببێتە تەندروستێکی باش و هەروەها ژیانێکی باش و ئاسوودە لە ناو ماڵەکانتان و بۆ هیواین دووربن لە هەموو ناخۆشیەک و ئەم کاتژمێرەش بمێنەوە لەگەڵمان بینەری شاشە جوانەکەی کوردستان 24 بن بڕگە و بابەتەکانی ڕۆژ باشی ئەمڕۆ هەواڵی ناوخۆ جیهانی و هەروەها هەموو پرسەگەرمەکانی ڕۆژی تێدایە و بینەرمان بن. جگە لەوەش ئێمامانەوێت زیاتر باس لەو بابەتانە بکەین کە لەلایەن حکوومەتی کوردستانەوە ڕادەگەیەندێ یاخود ئاگادارکردنەوەی بۆ هاوڵاتیان هەروەکو چۆن کە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە کە لە 48 کاتژمێری داهاتوودا تەواوی جوڵەی پیادە و هەروەها ئۆتۆمبیل ڕادەگیرێت و مانەوەمان لە ماڵەکانمان زیاتر پابندمانەکات بە ڕێنمایەکانی تەندروستی ئەمەش هەر لە چوارچەوەی ئەوەدا دەبێت بۆیە دڵنیایی ئەدەن بە هاوڵاتیان بۆ ڕێگریکردنە لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بۆیە ئەو 48 کاتژمێرە داوا لە هەموو هاوڵاتیانەکان کە بە هیچ شێوەیەک نێنە دەرەوە لە ماڵەکانیان و بمێننەوە و قەدەغەی هاتوچۆ بە پیادە بێ یاخود بە ئۆتۆمبیل ڕادەگیرێت کە لە کاتژمێر 12 ئەمڕۆ دەست پێ دەکات تا 48 کاتژمێری داهاتوو و جگەلەوە ئێمە چەندین بابەتی دیکەی سەرنجڕاکێشمان بۆ ئامادەکردوون کە تایبەتە بە کۆرۆنا وەک وەزانین کە ئێستا زۆربەی بابەتەکانی ژیانی ڕۆژانەشمان بۆتە باسی کۆرۆنا جگەلەوەش تەوەری بەرنامەکەش ئەمڕۆ زۆڤان زیاتر ئاماژەی پێ. بەڵێ ڕۆژتان باش و هیوادارم کە ڕۆژێکی پڕ لە وزە پڕ لە ئەنرژیتان دەست پێ کرد بێت سەرەتای هەفتەیە سەرەتای هەفتەیەکی باشتان بۆ ئەخوازم. هەر بەکە لە سەرەتا ئاماژەمان پێکرد کە قەدەغەکردنی هاتوچۆ ئەمڕۆ لە کاتژمێر 12ەوە دەست پێ دەکات ئەوەی ئەخەینەوە یادی هاوڵاتیانی خۆشەویست هەر چەندێک ئەوان حەز لەوە ناکەن کە قەدەغەی هاتوچۆ بەم شێوەیە بەردەوام بێ بەڵام ئەوە ئەهێنینەوە یادتان کە ئەم قەدەغەی هاتوچۆ لە ئەنجامی ئەوە دێتە ئاراوە کە ژمارەی توشبووان بە کۆرۆنا زیاد دەکات کە هەر تەنها لە ئەنجامی دانانی پرسەیەک کە لە یەکێک لە گەڕەکەکانی هەولێر بووە 14 حاڵەت لەبەر ئەو پرسەیە توشبوویان تووشی کۆرۆنا بوونەوە چکە بەرکەوتیان هەبووە و ئەمە وای کرد کە وەزارەتی ناوخۆ بینی خەڵک پابند نییە بە ڕێنمایەکانی تەندروستی لە بارەی قەدەغەی هاتوچۆوە بۆیە بە هەموو شێوەیەک جموجۆڵی هاوڵاتیانی چ بە پیادە چ بە ئۆتۆمبیل قەدەغە کرد ئەگەر ئێمە پابند بووینایە بە قەدەغەی هاتوچۆوە ڕێنمایەکانمان جێبەجێ بکرایە ئەوەنە پێویست ناکات کە قەدەغەی هاتوچۆکە ڕۆژ بە ڕۆژ درێژ بکرێتەوە بۆیە تکاتان لێ ئەەکەین کا لە ماڵەکانتان بمێنەوە دان بە خۆتانە بگرن چونکە دۆخەکە گەر بەم شێوەیە بڕوات خدا نەخواستە وەکو وڵاتانی دیکەی لێ دێت و لەژێر کۆنتڕۆڵ دەردەچێت. واتەوەری پرۆگرامەکەشمان سەبارەت بەوە دەبێت کە قەدەغەی هاتوچۆ کە لە ماڵەوە ڕاگیراوە کە هەموو خەڵک لە ماڵەوەیە ئەمە نیگەرانی لە لای قوتابیان و خوێندکاران دروست کردووە کە بۆ هۆیەوە توانیویانە کە بۆ هۆیەوە بتوانن میکانیزمێک دابنێن کە خوێندکاران و قوتابیان لە ماڵەوە درێژە بە پرۆسەی خوێندن بدەن و پرۆسەی خوێندن پەکی نەکەوێت ئەوش بە شێوازێکی ئۆنلاین کە میکانیزمەکان گیراونەتە بەر و کاری لەسەر ئەکرێت ئەمەش بابەتەکەمان لەسەر ئەوە و زیاتر باسی لێوە ئەکەین و جگە لەوەش کۆمەڵە بابەتی ترمانە بێت و من لە ناو کورتەی هەواڵەکانیش گرنگترین کورتەی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشەکەم. سەرۆک بارزانی لە چاوپێکەوتنێکدا ڕای دەگەێنێت هیچ کاتێک دۆزی گەلی کورد نامرێت. سەرۆک بارزانی لە چاوپێکەوتنێکی تایبەتدا لەگەڵ کەناڵی MBC ڕاگەیاند کۆچی دوایی بارزانی نەمر کاریگەری زۆری هەبوو هەمیشە ئامۆژگاری دەکرێن کە بەردەوام لە خەبات و تێکۆشان و خزمەتکاری گەلبین. سەرۆک بارزانی جەختیش دەکاتەوە هەرگیز دۆزی گەلی کورد نامرێت. لا وەڵامی یەکێک لە پرسیارەکان کە ئایا جوگرافیا ستەمی لا کورد کردووە سەرۆک بارزانی دەڵێت بێگومان ستەمی زۆری کردووە. سەرۆک بارزانی لە بەشی دووەمی چاوپێکەوتنەکەدا چەند نهێنیەکی دیکە بەس دەکات. وەزارەتی ناوخۆ بۆ 48 کاتژمێر هاتوچۆی ئۆتۆمبیل و پیادەی قەدەغە کرد.
وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە بۆ ماوەی 48 کاتژمێر هەموو هاتوچۆیەکی ئۆتۆمبیل و پیادا لە پارێزگاکان و ئیدارە سربەخۆکان بە یەکجاری ڕادەگیرێت و هەر کەسێکیش سەرپێچی بڕیارەکە بکات سزا دەدرێت. ئاماژەی بەوەش کرد هەر کارمەندێکی دەستگا ئامنیەکان و تەندروستی و پێشمەرگەیەک لە ئەرگدا نەبن و ناسنامەکانیان بۆ شکاندنی قەدەغەی هاتوچۆ بەکاربهێنن دەستگیر دەکرێت. وەزارەتی ناوخۆ جەخت دەکاتەوە بڕیارەکان لە ئەمڕۆوە جێبەجێ دەکرێت. 6 کەسی دیکە لە هەرێمی کوردستان تووشی کۆرۆنا بوون. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا ڕایگەیاند لە بەردەوام پشکنین و گەڕان بە دوای گومان لێکراواندا 6 حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمارکراون. ڕاشیگەیاند 2 حاڵەتی توشبوون لە هەولێر و 1 لە سلێمانی و 3 لە هەڵەبجە تۆمارکراون. ئاماژەی بەوەش کرد هەر 6 توشبووەکە بەرکەوتنیان لەگەڵ توشبوانی ڤایرۆسی کۆرۆنادا هەبووە. تا ئێستا زیاتر لە 210 کەس لە هەرێمی کوردستان تووشی کۆرۆنا بووە و 67 توشبووش چاکبوونەتەوە. وەلە 24 کاتژمێردا 48 کەسی دیکە لە عێراق تووشی کۆرۆنا بوون و هیچ کەسێکیش گیانی لەدەست نەداوە. وەزارەتی تەندروستی عێراق بڵاوی کردوتەوە لە 24 کاتژمێردا 48 کەسی دیکە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و کۆی گشتی توشبوان گەیشتە 820 کەس. ئاشکراشی کردووە هەر لەو ماوەیەدا 24 توشبووەکەی دیکەش چاک بوونەتەوە و کۆی گشتی ئەوانەش کە چاک بوونەتەوە گەیشتە 226 کەس. ڕاشیگەیاندووە لە 24 کاتژمێری ڕابردوودا هیچ کەسێک بە ڤایرۆسی کۆرۆنا گیانی لەدەست نەداوە. ژمارەی توشبوانی کۆرۆنا لە تورکیا 20,000 تێپەڕاندووە. 31 شاریش کەرەنتینەکراون. فەخرەدین کۆجا وەزیری تەندروستی تورکیا لە هەژماری خۆی لە تویتەر بڵاوی کردەوە 425 کەسی دیکە بە کۆرۆنا گیانیان لەدەستاوە تا ئێستا 2768 کەس بە کۆرۆنا گیانیان لەدەستاوە. ئاماژەی بەوەش کرد لە 24 کاتژمێردا 2786 کەسی دیکە لە تورکیا تووشی کۆرۆنا بوون و ژمارەی توشبوانیش لە وڵاتە گەیشتوە تا 20921 کەس. وەزیری تەندروستی تورکیا جەختیشی کردەوە کە بەهۆی کۆرۆنا 31 شار کەرەنتین دەکەن. ترامپ و ماکرۆن چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایان تاوتوێ کرد. جا دێر گۆتەبێژی کۆشکی سپیڕاگەاند دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا پەیوەندیەکی تەلەفۆنیان ئەنجامدا و لە پەیوەندیەکەدا چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایان تاوتوێ کرد. ئاماژەی بەوەش کرد ترامپ و ماکرۆن گفتوگۆیان لەبارەی ئەنجامدانی کۆبوونەوەیەکی ئەندامانی هەمیشەی ئەنجومەنی یاسایی نێودەوڵەتی کردەوە بۆ زیادکردنی هاوکاریەکانی نەتەوە یەکگرتوەکان بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. ئەمیش کورتەیەک بوو لە هەواڵەکانی ئەم. لەگەڵ بڵاوبوونەوەی مەترسی ڤایرۆسی کۆرۆنا هەر کاتکە بڵاو بووە زۆرێک لە وڵاتان بۆ پاراستنی سەلامەتی قوتابیان داوامی ناوەندەکانی خوێندنیان ڕاگەڕا. بە هەمان شێوەش لە هەرێمی کوردستان زۆر زوو ئەو ڕێکارەگیرە بەر و یەکسەر داوامی خوێندن ڕاگیرە لە سەرجەم ناوەندەکانی خوێندن و بەشێکیشیان بە شێوەی ئۆنلاین درێژیانە بە خوێندنی ئەمساڵ بەڵام بۆی خوێندکارەکان دانەبڕێن لە پرۆسی خوێندن. بەڵام لەگەڵەوەشدا حکوومەتی هەرێمی کوردستان وەک چۆن پێش ئەوەی کە کەس لە هەرێمی کوردستان تووشی کۆرۆنا بێت ڕێکاری گرتە بەر بە هەمان شێوە سەرقاڵی دانانی میکانیزمێکە بۆی داوامی ناوەندەکانی خوێندن دەست پێ بکاتەوە و تا ئەو کاتش کە داوام دەست پێکاتەوە لە ئێستادا زۆرێک لە قوتابخانەکان بەتایبەت ناحکومیەکان بە شێوەی ئۆنلاین واناخوێنن. دوای بڵاوبوونەوەی کۆرۆنا ڕاگەیاندنی دۆخی نەئاسایی و گرتنەبەری چەندین ڕێکار بۆ ڕێگرتن و تەشەنەنەکردنی ئەو ڤایرۆسە سەرەتا فۆکس خرایە سەر ناوەندەکانی خوێندن و داوامەکانیان ڕاگیرە. ئێستا چەند میکانیزم و پێشنیازێک بۆ چۆنیەتی دەستپێکردنەوەی داوامی ناوەندەکانی خوێندن هەن، بەڵام هێشتا نازانرێت کەی و چۆن داوامی ناوەندەکانی خوێندن دەست پێ دەکاتەوە. هەریەک لە وەزارەتەکانی پەروەردە و خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام بە دوای ڕێگەچارەیەکدا دەگەڕێن و دڵنیاییش دەدەن کە بە هیچ شێوەیەک خوێندنی ئەم ساڵی قوتابیان نافەوتێت.
لەلایەن خۆشیانەوە بەشێک لە قوتابخانە ناحکومی و تایبەتەکان بە شێوەی ئۆنلاین دەستیان بە پرۆسەی خوێندن کردوتەوە بۆ ئەوی قوتابیان لە خوێندن دانەبڕێن و بەردەوام بن. هەڵبەتە ئەمەش بێکێشە نییە، وەک نەبوونی ئامێرەکان و خاوی هێڵەکانی ئینتەرنێت هاوکات بۆتە دەرفەتێکیش بۆ ئەوەی مامۆستایان پێداچوونەوە بەوانەکانیان بکەن و زانیاری زیاتر کۆبکەنەوە. پەروەردە و کللتور دوو بابەتی زۆر دیار و کاریگەر لێکراوی ئەم دۆخەن. هەوڵەکان زۆر چڕکراونەتەوە کە خوێندن بکرێتە سیستمی ئۆنلاین تا لە ڕێگەی ئینتەرنێتەوە قوتابیان بتوانن بەردەوام بن لە خوێندن. ئەگەرچی لەم دۆخەنا لەبارەی کۆرۆنادا ئەمە بە ئەڵتەرناتیڤێکی باش دادەنرێت، بەڵام پسپۆڕان باز لەوە دەکەن کە هەموو قوتابیان ناتوانن لەو خزمەتگوزاریە بەشدار بن و نایەکسانی و هەژاری بە یەکسانی تێدا دەردەکەوێت. منداڵانی چینی هەژار و کەم دەرامەت و ئاوەرە و پەنابەران ناتوانن سوود لەو شێوازە وەرگرن چونکە ئینتەرنێت یان کۆمپیوتەری خۆیان نییە. ئەوەش دەبێتە کێشەیەکی کللتوری و جیاکاری چینایەتی و دوجار لە درێژەدانی قەیرانی کۆرۆنا زیاتر دەبن. بەڵێ ئێمە دەزانین کە ئەپێکیش هەیە بۆ خوێندکاران قوتابیان کە بە ناوی هەورە فێرگا کە لەلایەن وەزارەتی پەروەردەوە دانراوە کە لە یەکی سەرەتاییەوە هەتاوەکو پۆلی 12 بە وێژەیی و بە زانستیەوە دەتوانن سوودمەند بن لەو ئەپلیکیشنە کە ئەمەشێکێکە لەو ڕێکارانەی کە وەکو ئۆنلاین قوتابیان دەتوانن وە جگە لەوەش تەلەڤیزیۆنی پەروەردەییش کۆمەڵێک وانە لەلایەن چەند مامۆستایەکی شارەزا و ئەزموندار ڕۆژانە وانەکان بۆ قوتابیان پەخش دەکەن و وانەکانیان پێدەڵێنەوەش بۆی کە لە پرۆسەی خوێندن دانەبڕێن وەکو هەموو ڕێکارەکانی دیکە کە زۆر زووتر لە کاتی خۆی گیرانە بەر بەم شێوێز ئەم میکانیزمش وا پیادە دەکرێت و هەرچەند کێشە و گرفتی خۆی هەیە هەرچەند لە ناو ئین هاوسەکە ئەو پاکێجی کە ئامادەت کرده بوو باس لێ کردبوو کێشە و گرفتی خۆشی هەیە خوێندنی ئۆنلاین بۆیە دوای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی ڕێکار و ڕێنمایەکان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا ئەم ڕێکارانەی گرتە دەبەر ئێمەش هەوڵی ئەومان داوە سەبارەت بەم بابەتە میوانێکمان ئامادە بێت لە ستۆدیۆ کەس لەسەر ئەم پرسا یاخود لەسەر ئەم بابەتەکە بابەتی گەرمی ڕۆژە و جێنیگەرانی هەموو قوتابیان و دایکان و باوکان خێزانەکانەوە هەتا مامۆستاکانیش بۆی کە پرۆسەی خوێندن دوانەکەێت میوانێکمان ئامادەیە. بەڵێ بە میوانداری بەڕێز بەشدار خالید کە بەڕێوبەری سەرچاو ئەمڕۆیەکانە بفەرمووی فەرموو کاک بەشدار بەخێر هاتی بۆ ئەم لاوە کاک بەشدار کاک بەشدار تۆ بیتە بەرامبەر ئێمە هەردووکمان پرسیارە لێ بکەین باشتر بۆ تۆ ساڵێک کاک بەشدار ساڵەوەی بەڕێزی و بینەرانی زۆر سپاس. زۆر سپاس بۆ میوانداریەکە و کاک بەشدار پرۆسەی خوێندن بە ئۆنلاین لای ئێوە چۆن ئەگوزارێ و چۆن پەیڕەوتان کردووە؟ هەڵبەتە پرۆسەی خوێندنی ئۆنلاین وەکو قوتابخانە ناحکومیەکان بۆ هەم ئێمە زۆرێکیش لە قوتابخانەکانی تر بە چەند قۆناغێک لەو ماوەی پێش بڕێوەچوە تەوانەوە ئەوکاری ئەوەی بوو با بڵێن دابەش کرد بۆ سەر دوو قۆناغ لەبەرەوەی هۆکاری با بڵێن ئەو دوو قۆناغە چ بوو درێژکردنەوەی با بڵێن ئەو پشوەیە نەزانرا بوو هەتا چ کاتێکی نادیارە کە بۆیە بەشێکی زۆری قوتابخانە ناحکومیەکان چەند ئێمەوە خۆمان بەتایبەت لە قۆناغی یەکەم بە شێوەی دیجیتاڵی ڕکۆردکراو بوو با بڵێن بەو شێوەیە وانەکان ڕکۆرد دەکراو بۆ قوتابیان دەنێرەوە ماڵەوە بەو شێوە لە ماڵەوە کاریان لەسەر دەکرد. بەڵام لە قۆناغی دووەمە ساب دوای با بڵێن پەسەندکردنی خوێندنی ئۆنلاین بە شێوەی هەتە لایڤ لەلایەن ئەنجومەنی وەزیران و وەزارەتی پەروەردەوە سەردەستمان کردووە بەو قۆناغە و بەشێکی قوتابخانەکانیش هەر لە سەرەتاوە هەر لەگەڵ قۆناغی دوماون بە شێوەی لایڤ و پاشانج ڕیکۆرد کراو سەردەستمان پێکردو بەشێکی زۆری قوتابخانە ناحکومیەکانەوە وەکو خۆمان ئەوە نزیکەی یەک مانگە لەو شێوازەی و ئیتر بەردەوام بین تا ئەو کاتەی وەزارەت یان با بڵێن ئەگەری کردنەوەی دەوام لە مانگی 5 تا ئەو کاتە دەتوانین بەردەوام بین. بەڵێ هەڵبژاردننی ئەم سیستەمە خوێندنە بە شێوەی لایڤ ئۆنلاین بژاردەیەکی ئەتوانین باسی لەوە بکەین کە بڵێن بژاردەیەکی مەجبوریە بە شێوەیەکە کە ناچاریت ئەو بژاردەیە هەیە بڕیارێکی ئاساییە. خۆی
هەروەکو لە ڕاگەیاندراوەکەی با بڵین وەزارەتی پەروەردەش ئاماژە بەوە درراوە با بڵین دەڵێ وەکو پاڵپشتێک ناڵێ ینی ئیجباریە دەڵێ خوێنی ئۆنلاین بە شێوەی نائیلزامی واتە ئیجبارینە ڕێک لە دەقی ڕێنمایەک بۆ شێوە ئاماژە پێدراوە و وەکو پاڵپشتێک بۆ دانەبڕانی خوێندن ینی شتەکە با بڵین هین نییە ئیجباری نییە بەڵێ مەبەستمان لەوەیە کە پەنابردننی قوتابخانەکان بۆ ئەم سیستەمە ئەهلەکان بە تایبەتی وە ناحکومیەکان ئیجباریە ینی ناچارن کە ئەو ڕێگەیان گرتوتە بەر یا ڕێگەی تر هەبوو یا بڕارکی ئاساییە بۆ ئێستا ناچارین بەڵام لەلایەن وەزارەتی پەروەردە وەکو ئاماژەم پێدا ناچار نەکران ینی نقطەکە نائیلزامیە وەزارەت ئاماژە بەداوە ئۆپشناڵیە با بڵین اختیاریە دەتوانن بیکەن دەتوانن نیکەن و لەبەر ئەوەش کردوێتە با بڵین اختیاری کە نەیکردوتە ئیجباری لەسەر هیچ خوێنگەیەکی ناحکومی هۆکارەکەی ئەوەیە تەنها ئەو بابەتانە هەژمار دەکرێت لە ساڵنامەی خوێندن و پلانی ئەکادمی قوتابخانەکان کە لە ناو پۆل خوێندراون یان دەخوێندرێن کەواتە ئەوەی کە لە ڕێگەی ئۆنلاینەوە دەکرێت بە هیچ شێوەیەک هەژمار ناکرێت وەکو پلانی ئەکادمی و ساڵنامەی خوێندنی وەزارەتی پەروەردە و خوێنگە ناحکومیەکان و بگرە لە زۆربەی وڵاتانی دەوروبەر و جیهانیش ئەوە ناتوانرێت هەژمار بکرێەوەی کە لە ڕێگەی ئۆنلاینەوە دەتوانی پێشکەش قوتابیانێکی باشی مام سابەشدار وەکووت ناتوانرێ ئەژمار بکرێت بەڵام لەگەڵ ئەوەیە ئەتوانرێ ئێوە پێتان وایە کە جێگەی ئەواگرێتەوە چۆن خوێندکارێک لە ناو پۆلەکەیە بووە وانەی خوێندووە بە هەمان شێوەیانی ئەو بابەت و زانیاریانەی کە وەریەگرێ بە هەمان شێوەیە هەتا ڕادێکی باش کاریگەری هەیە بەڵام بەو شێوەیە ڕاستەخۆی کاتوو دەتوانانی لە ناو پۆل ئەو بابەتە یان ئەو پلانە ئەکادمی و ئامانجە ئەکادمی هیتت بگەنی لە ناو پۆل ڕاستەخۆ زۆر زەحمەتە لە ڕێگە ئۆنلاینەوە بتوانی بیگەنی بەڵام بۆ ئەو قۆناغا ناچاریە کە قۆناغێکی ناچاریە تا ڕادەیەک باشە بۆ دانەبڕانی قوتابی بە تایبەت لە قۆناغی سەرەتایی بۆ دانەبڕانیان لە خوێندن ئەگەر ناوەکو کاریگەری ڕاستەخۆی بەراورد بە خوێنی ناو پۆل و ناو خوێنگەکان بەدڵنیایەوە نەخێر ئەو کاریگەریەی نییە. ژێرخانی مرۆیی و تەکنۆلۆژی ئایا ئەتوانی باسی لێ بکەیت کە لە ناو هەرێمی کوردستان بۆ خوێندنی ئۆنلاین ئامادەیە؟ تا ڕادێکی زۆر بۆ سەبارەت بە خوێنگە ناحکومیەکان بەڵێ ئەوە تا ڕادێک ئاسانە و دەکرێت و بگرە لە زۆرێک لە قوتابخانەکان سیستمەکان بە دیجیتەڵی کراون هەتا ڕادەیەک دەتوانێت ئاسانە بەڵام بە شێوەی گشتی نەخێت ینی هەم لە ڕووی با بڵین مرۆیشەوە و لە ڕووی ینی باری کۆمەڵایەتی خێزانەکان و ئەوانەش تۆزە کێشە هەیە بەڕاستی ینی با بڵین ئەگەر باسی لێ بکەین مەجال هەبی کاتەبیت ینی گرفتەکان چییە بۆ خوێنی ئۆنلاین هەر وەک دەزانانی کۆمەڵی کوردی کۆمەڵگەیەکی با بڵین زۆر کۆمەڵایەتە ڕەنگە تا ڕادەیەک ژمارەی ئەندامانی خێزانیش لە ماڵەوە بە شێوازێک بی ینی ئەوەش دیسان کاریگەری خۆی هەبی لەبەرەوەی خوێنی ئۆنلاین ئەتو ئەبێت مەسەن لە ماڵەوە ژوورێکی تایبەت بۆ مناڵەکەت ئامادە بکەیت لەوانە لێک کاتدا خێزانێک دوو مناڵیان سێ مناڵی لە قۆناغە جیاجیاکان هەبێ دیسان گەورەترین کێشە بە تایبەت لەو ماوەی کە ڕوبەڕووی ئێمە و زۆربەی قوتابخانە و شوێنەکان بە شێوەشی گشتی بووە مەسلەی خاوبوونەوەی تۆڕەکانی ئینتەرنێت بوو کە ئەوە لە هەموو جیهان بڵین لۆدێکی زۆر لەسەر ئینتەرنێت دروست بوو لۆدێکی زۆر لەسەر ئەو ئەپلیکیشنانە دروست بوو کە ئێمە بەکاری دێنین بۆ خوێنی ئۆنلاین ئەوە ینی با بڵین یەک بوو لە کێشەکان پاشانیش ینی لە ئێستا لەو قۆناغە لەو بارودۆخە ینی باری دەرونی خێزانەکان بە شێوەیەکی گشتی تا ڕادەیەک لەو ئاستە نییە بتوان وەکو کاتی ئاسایی دەوام پاڵپشتی منداڵەکانیان بن ڕەنگە ئەوانەش هۆکار بن بەڕاستی بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ ئێستا وەکو ناچاری باشە بۆ تەنها بۆ دانەبڕانی قوتابی لە خوێندن هەروەکەوەی کە لە زۆر وڵاتانیش بە هەمان شێوە دەکرێت مەسەن بۆ نمونە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ویلایەتانی نەیخوێنیان وەستاوە تایدا بە هەمان شێوە وەکو ئێرە تەنها بۆ ئەوە سوودی لێوەرەگرن وەکو پاڵپشتێک ئێوە وەکو بەشێک ئەبێت زۆر ئێستا جەختکەنەوە سەر خێزانەکان چونکە ئێستا ئەوان کۆنتاکتی یەکەمی ئێوەن لەگەڵ قوتابیانە لە ڕێگەی ئۆنلاینەوە چکەگەر ماڵەوە جەخت کاتە سەر قوتابیەکە بخوێنە و لە ڕێی ئۆنلاینەوە زۆر لەوە چێت کاری ئەوە ئاسانتر بکات ئەگەر بە شێوەیەکیش نەبێت کە مەرج بێت بەڵام دایک و باوکەکان مناڵەکان ئیجبارکەن ئەوە چیتان هەیە بۆ دایکان و باوکان کە یان خێزانەکان
چۆن لەگەڵ ئێوە هاوکار بن خۆی ڕاستە بەدڵنیایی خێزان ڕۆڵی کاریگەر وەکو قوتابخانە دەبینێت بە تایبەت لە ئێستادا وا من لێ هەر لێرەشەوە ڕێنماییم ئەوەیە بۆ خێزانەکان بۆ دایک و باوکان بەڕاستی لەو کاتە زۆرە بتوانن سوود لە هەموو ئەو باڵێنی وێبسایت و ئەو ئەپلیکیشنە فێرکاریانە هەیە کە هەم ئەوانەی لێرە لەلایەن جیهەتی ڕسمی کە وەزارەتی پەروەردە ئاماژەی پێدراوە وەکو مەسەن بۆ نمونە هەورە فێرگە یەکە لەو خزمەتگوزاری ئەلکترۆنیانی وەزارەتی پەروەردە لە ماوەی ڕابردووش چەند جارێک وەزیری پەروەردە خۆی ئاماژەی پێداوە کە دەتوانن سوودی لێ وەربگرن لە ماڵەوە زۆر پێویستە کە بە تایبەتی قوتابخانە حکوومیەکان قۆناغی سەرەتایی من قسەی لەسەر دەکەم چونکە بەو شێوەیە بەو پلانەیە ئێستا ئەگەر وەکو لە ڕاگەیانراوەکەی وەزارەتی پەروەردە هاتووە ئەگەر کۆڕۆنا ڕێگە بدات با بڵێن 2-5 داوامی قوتابخانەکان بێتەوە طبعاً کاتێکی زۆر زۆر کەممایە بۆ ئەو کاتە هەروەک دەزانین ینی هەم مانگی ڕەمەزان و پاشان جەژنیشی بەسەردادێت و فەماوەکی زۆر زۆر کورتەبی ئەوە تا ڕادەیەک ینی خەلەلێکی زۆر لە پلانی ئەکادمی دروست دەکات بە تایبەت کێشەکە دەکەوێتەوە بۆ ساڵی دواتر بەلێ ئەمن دەمەوێت لێرەوە بڵێم خێزانەکان پێویستە هاوکاری منداڵەکانیان کەن لە ئێستاوە باڵن خشتەیەکی ڕۆژانیان هەبێت ئەوەی لە توانایدایە لە ماڵەوە بتوانێت لە ڕێگەی هەورە فێرگا یان لە ڕێگەی ڕاستەخۆ دەتوانێت هاوکاری منداڵێکی بکات با تایبەت پۆلی یەکی سەرەتایی دەبێتە با بڵێن لەو قۆناغەیە بەڕاستی دەبێتە قوربانی چونکە بەشێکی زۆری بابەتەکان وەکو بنمونە ینی ئەگەر تۆزێک بچمە وردەکاری بیرکاری کوردی ئینگلیزی سێ بابەتی زۆر سەرچینە بە تایبەتی بیرکاری لەو قۆناغەیە پۆلی یەک زەرمەندترین قۆناغە کە بەڕاستی لە حاڵەتی مەسەلەن ئەگەر بێت و داوامیش بێتەوە لەو کاتە ماوەکەی زۆر کورتە وەزارەتی پەروەردەش وا باشتە ینی بیر لە پلانی بەدیل بکاتەوە لەو حاڵەتە ئایا داوام درێژکردنەوەی زیاتر بی بەڵام لێرەوە دەڵێم خێزانەکان دەتوانن ئەو کاتانەی لە ماڵەوە ڕۆژانە کاژمێرێک بۆ پێداچنەوەی دوو بابەت یان خوێندنی دوو بابەت لە ماڵەوە لەگەڵ منداڵەکانیان بن لە ڕێگەی هەورە فێرگەوە یان لە ڕێگەی وێبسایتەکانی ترەوە دەتوانن قوتابخانە حکوومیەکانیش بەو شێوەیە سوودمەند بن بەڵام بە نسبەت قوتابخانەیەکی ئەمەوە ئەوانەی ئەهلی بە شێوەی ئۆنلاینەوە بە دەتوانین بەردەوام کاریگەری خۆمان هەبێت مامۆستا بەشدار باشتر نییە کە ماوەی پرۆسی خوێندن درێژ بکرێتەوە دوایەوە هەروەک چۆن لە بەریتانیا جێبەجێ کرا کە ئەوان سیستمی ئینتەرنێت و کێشەی هێڵەکانی ئینتەرنێتیشیان نییە و بەو شێوەیەش نیە لای ئێمەیە بەڵام پێتان وایە کە ئەوە باشتر نییە ئەم ساڵی خوێندن درێژ بکرێتەوە بۆی کە هەم ئەو خوێندکارانی کە باسی کرد بە تایبەت قۆناغی یەکیش کە جگە لە فێرکردن ڕاهاتنیشە بۆ ناو ئەو قۆناغی دیکە کە و ئاماژەشە پێکرد کە ژێرخانی هەرێمی کوردستان بۆ تەکنەلۆژیا بۆ هێڵەکانی ئینتەرنێت بەو شێوەیە ئامادە نییە بەدڵنیایی ئەوە ینی چی هەروەکو ڕاگەیاندراوە دەڵێ ئەگەر کۆڕۆنا ڕێگا بدات کەواتە ئەگەرێک هەیە ئەگەر خوانەکە ینی کوردستان گەیشتە و بارودۆخی دیسان لە مانگی 5ەوە لە 2-5 داوام نەکراوە ئەوە دەتوانین لەو حاڵەتەیە مەسەلەن وەزارەتی پەروەردە ڕاستەخۆ ناچار بێت ینی پلانەکە درێژ بکاتەوە پلانی خوێندن درێژ بکاتەوە چونکو باڵێن ساڵنامەی خوێندن مەسەن لە زۆربەی وڵاتان 180 ڕۆژەیان باڵێن بە سەعات دابەشکراوە کاتژمێر 1026 کاتژمێرە بۆ هەرێمی کوردستان ئەو ساڵنامەیە بەو شێوەیە پلانی ئەکادمی ناتوانین لەسەری تەواوکەی لەوێ باشترین بژاردە بۆ وەزارەتی پەروەردە و بۆ چارەسەرکردنەوە چێشەیە درێژکردنەوەی ماوەی خوێندنە کە لە وەرزی هاوین بە شێوەیەک بتوانین وەزارەتی پەروەردە بتوانین کێشەی ساردکەرەوە ئەوانە بۆ قوتابخانە حکوومیەکانیش دابین بکات بەدڵنیایی ئەو باشترین بژاردەیە بۆ قوتابخانە ناحکوومیەکانیش پێتان باشترە کە بەدڵنیایی بۆ قوتابخانە ناحکوومیەکانیش هەمان بژاردە هەرچەندە خوێنی ئۆنلاین هەیە بەڵام ئەوە ئەکید تەنها وەکو پاڵپشتێک وایە و دانەبڕانی خوێندکارانە ئەگەر تۆزێک بچمە وردەکاری بەڕاستی بۆ قوتابیەکی پۆلی یەکی سەرەتایی کە ئێستا لەوانەیەکی وەکو بیرکاری بۆ نمونە ڕەنگە لەو وەرزەیەت لە سەرەتای دەستپێکردنی بۆ نمونە بابەتی کۆکردنەوە دابوو بێت کۆکردنەوەی دوو ژمارەیە ئەوە ساڵێکتر بچێتە پۆلی دوو ڕاستەخۆ بابەتی قورسری بۆ دێتە پێش لەوانەیە بیرکاری بە هەمان شێوە لە کوردی هێشتان لە ئەلفوبەی زمانی کوردی
پیتەکانی کوردی فێر نەبووە پیتەکانی ئەلوفبەی کوردی فێر نەبووە ئەو لە ساڵی داهاتوو ڕاستەخۆ دەچێتە سەر خوێندنەوە و نووسین کەواتە ئەوە کێشەی زۆر گەورەیە باشترین بژاردە درێژکردنەوەی داوام بەڵێن کەواتە ئەگەر ئەوە بەم شکڵە بێسە باسی بەس پۆلی یەکت کرد کە لە یەکی سەرەتایی ئەو کێشەکانیان گشتی ئەو کێشانەی کە دێنە ئاراوە لەم شێوازە خوێندنە چین بە شێوەی گشتی تاوانەکردنی بابەتەکان بە تایبەت لە ساڵنامەی وەزارەت و پلانی ئەکادمی وەزارەتی پەروەردە هەتا پلانی ئەکادمی زۆربەی با بڵێن پرۆگرامەکانی خوێندن لە سەئاستی نێودەوڵەتیش با بڵێن زۆربەی بابەتە قورس و هەستیارەکان لە بەشەکانی کۆتاوەی پەرتووکەکان ئەوە یەکە لە چێشە سەرچیەکان ڕێک ئێستا ئەو بارودۆخەیە با بڵێن لە کوردستان لە 24 دووە قوتابخانەکان وەستاون لەو کاتەوە هەموو بابەتە گرنگەکان بەجێماون هەتا ئێستا ئەگەر بێت و ئەوانە تاوا نەکرێن لە هەموو قۆناغەکان نەکتەنیا پۆلیەکی سەرەتایی بگرا پۆلی 2 و هەتا پۆلی 12 بێتە کێشە بۆ قوتابی بۆیە باشترین بژاردە درێژکردنەوەی و زیالەوە سوودیش بە هەمان شێوە لە خوێنی ئۆنلاین بەبەردەوامی وەربگرین بتوانین کاتەکانی مناڵ ڕێک بخەینەوە دەتوانین هاوکاریان بین هەریەکە و بیانی با بڵێن بەپێی بڵین باری مرۆیی خێزانەکان دەتوانین هاوکاری منداڵەکان بن بێگومان ئێستش زۆر شت بەدەستە بەتایبەت هەر لە کتێبەوە گەر بە ئینتەرنێتیش نەبێ یاخود لە ڕێو ئەپلیکیشنانە شۆنە بەتایبەت بۆ قۆناغەکانی سەرەتایی زۆر کاراسانی کراوە و چەندین سەرچاوە بەردەستە مامۆستا پێت وایە ئەگەر ئێمە لەم دۆخەیە بەردەوام لە ئەگەراژین ئەگەر ئەم دۆخەی ئێستا بەردەوام بوو ناچاری کردین کە زیاتر قەدەقی هاتوو چۆ درێژ بکرێتەوە بەم شێوەیە بێ ئەو کاتە پێتان وایە تاقیکردنەوەکان چۆن ئەنجامەدرێ ئایا پێتان وایە بە سیستمی ئۆنلاین سەرکەوتووانە بێت یاخود چ بەدیلێک باشترە بۆ کاتە خۆی دەربارەی تاقیکردنەوەی ئەگەر بە کورتیش پێمان بڵێ سپاس دەکەین لەبەر لەبەر باڵێن تاقیکردنەوەی ئۆنلاین بە هیچ شێوەیەک ناکرێت لەبەرەوەی ئەوە ناکرێت لە ماڵەوە قوتابی دابنیشێت و تاقیکردنەوەی ئۆنلاین وەڵام بداتەوە لە هەمان کات بەرتوچی لە پێشما مستحیلەوە بەڵام کێشەکە لەسەر ئەوەیە قوتابی فێر بێت لەسەر ئەوە نییە ینی باڵێن ئەگەر مەهماکانە لە هەموو حاڵەتێک خوانەکات بۆ ڕۆژە مەسەن وەزارەتی پەروەردە بڕیاری دەرکرد ئەو ساڵ بە ساڵی دەرچوون ئەژمار بکرێت خۆی کێشەکە لەوێت تەلەبە فێر نەبووە ینی قورسایی ئەو ساڵیش بۆ ساڵی داهاتوو کاریگەریەکەی دەرەکەوێت لە ساڵی داهاتوو کاریگەری ئەو خەلەرانی لە ئەو ساڵ هەبوو لە پلانی ئەکادمی بۆ ساڵی داهاتوو بە دیارەکەوێت لە هەموو قۆناغەکان کە قورساییەکی زیاتر دەخاتە سەر قوتابخانەکان و مامۆستاکانیش دەستان خۆش بە زۆر سپاس بۆ بەشداریتان کاک بەشدار خالیل بەڕێوەبەری گشتی سەرچامڕۆیەکان لە زنجیرە قوتابخانەکانی کینگ لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ هاتنتان بفەرمایید. ئێستاش پێکەوە کەمێک لە بابەتی خوێندن دوورەکەوینەوە دەچینە سەر بابەتێکە هێزی کاری ژنانمان بۆ دەرەخات ئەگەر هەرچەنێک سنووردار بێت ئەو شوێنی کە تایە دەژین بەڵام هەستی بە پرسیارەتی وا ئەکات کە هەندێک جار لە خۆیەوە مرۆڤ هەندێک کار ئەنجامەدات کە سوود دەگەێنێت بە بەرامبەرەکەی بەوەی کە هیچ بەرژەوەندێکی بۆ خۆی تێدا بێت کە لەم پاکێجایمە ئامادەمان کردو بۆتان باسی ئەوواکەین کە 3 ئافرەتی ئاوارەی شنگال لە کەمپی شێخان دوای کەمبوونەوەی دەمامەک لە بازاڕەکان و زیادبوونی خواست لەسەر ئەو پێداویستە ڕۆژانە دەیان دەمامەک دروست دەکەن بێ بەرامبەر لەسەر خەڵکیشە دابەشی دەکەن و یەکێک لە تایبەتمەندەکانی ئەو دەمامەکانی کە ئافرەتانی ئاوارە دروستی دەکەن دەتوانرێت تا هەفتەیەک بەکار بهێنرێت تا ڕۆژانە بشۆرێت کە دیارە کوالەتیکی باشی هەیە پێکەوە لەم مەصرفێکی کەم تریشەکات باڵێ پێکەوە لەم پاکێجەیە کارەکانیان دەبینین زانین بە شتێوەی کار دەکەن. بمەرەما زیدەتر پاراستنا خەلکی دەڤەرە خە ڤایرۆسی کۆرونا ئەف چەند ڕۆژێکن di nava vê dirîngehê dewaniyê dest daye dirûstkirina kemameyan. Meha afretek awareya Şingalê ye ku 6 salin li Şêxanê dijît û wê di gel du hevalên xwe yên diryar kir çend rojin yê dest bi vî karê dirûstkirina kemameyan kirî û bi vî rengî ew merema xwe li ser de diyar kire.
سۆکە کاچەکە ئێزدی ئاوارە شنگارێ بەرین هۆ کاری مەلڤەر خەیاتی بۆم خەیاتن کاریمە چێکردنا جلکا بوو لبسی کەچک و ژنایی چ لبسی هاتوا بەمەمە چێت کرد بەس وشکاف ئیشا کۆرۆنا دەرکەتیە ما دیت بەرترە ئەم کەماما چێکن و خەڵکی مەی شنگال شێخان میحتاجی کەمامایە کەمامەیên ku ji aliyê van afretan ve tên durust kirin. Ji aliyê rêxirawa geşepêdana şêxanê ve bêberanber bi ser aliyên pêtivî pêheyî de tên dabeşkirin û bi karek erênî tên nîşandan. اف كرم كريت وزاني وكي وتي وضعي منطقه خري كورونا اشا كورونا ديار بوي ما بيتي بيزاني انه ام كاركي رابين خدمت خلق منطقه خوكين اف كمان درسكي خاصه بو كادري طبي مستشفى شيخان ودزقايت امنيه منطقه باش تنقي اختيارات بيجي خلقي خوي منطقه شي دي بو انت ترجعكين Ev kemameye bi xesletên xwe ji cure perûyekê taybet û tendurist tên durust kirin lawra bikarhîner dikarî bo êk heftiyê li ber xwe biket û rojana bê arîşe bişût. Da ku yê parastî bît ji tev cure vayrusekî. Arî Hüseyin Kurdistan 24 Qeza Şêxan. ژنان هەمیشە لە هەر شوێنێک کابن دەستی کار و هێزی خۆیان دەرەخەن و خەمخۆریشیان لەگەڵیا جا ئەگەر لە ناو لە زێدی خۆیانانە بن یاخود ئاوارە یا بەنابەر بن خەمخۆریان بۆ چواردەورەکان بەردەوام هەیە و هەمیشە هەوڵێن لە ڕێگەی هەر شتێکەوە بێ هاوکاری چواردەورەکەشیان بکەن جێی دەستخۆشی و هەر سەرکەوتوو بن. لەگەڵەوەی کە ژناسی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە کە شەپۆلێکی بارانبارین هەرێمی کوردستان ئەگرێتەوە و چەند شار و شارۆچکەیەک ئەگرێتەوە بۆیە بابەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین.
لە هەواوە دێینە ناو ڕۆژەکان کە یادەوەری ئەو ڕۆژانەی کە لە مێژووە هەبوونە لە 4 ڕۆژێکی وەکو ئەمڕۆ کە زۆر لە مێژووە چەند شتێک تۆمار کراوە، چەند ڕووداوێت تۆمار کراوە، چەند یادەوەریەک هەن کە لە ڕۆژی 4 ساڵی 2007 حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژی 14یەکی هەموو ساڵێکی ڕۆژی ئەنفالکراوان ببورن 4 بە ڕۆژی ئەنفالکراوان داناوە کە سەری ڕێز و نەوازش بۆ خانەوادەی ئەنفالکراوان دادەنێت. بڵێ هەر لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا و لە 4 1991 شاری سلێمانی لەلایەن ڕژێمی بەعەز داگیر کرا و سەرەتای کۆڕەی ملیۆنی دەستی پێکرد. حاجە تۆ کەڵڕەوەکەت بەبیر دێت؟ بەڵێ من لێرە نەبوومە لە بیرم نایەت، بەس ئێمە لە شوێنێکی تر بووین لە تیڤەکانەوە ئەمان بینی کە خەڵکی کوردستان بەرەو ئێران ئەڕۆیشتن و لە سنوورەکان بەڕاستی ڕۆژانێکی زۆر ناخۆش بوو. ئەها ئێستا ئەوانەمان بیر ئەکەوێتەوە ئەمەمان بەلاوە زۆر ساتێکیم لە بیر ناچێتەوە کە هەموو ئەو کاتانم لە بیرە و لەگەڵ کەسوکە هەر یەک لە ئێمە بێگومان کەسێکمان هەیە کە بەشدار بۆ لە شۆڕش بۆ یاخود پێشمەرگە بووە. ئێمەش بە هەمان شێوە لەو کاتە ئێمە ئەوەی جگە لە خۆمان لە ترسی خۆمان کا ڕۆشتین لە بیرمە دایکمان یاخود باوکمان زۆر لە ترسی ئەوان نابوون کە چۆن پارێزراو بن یاخود ئەوان چارەنووسیان چی بەسەریە پێشمەرگە بوون ئەوان ما بوون و یاخود زۆرجار لە سەنگەرا بوون بەرگریانە کرد هەندێک خانەوەدە لە یەک بڕ ببوون بەشێکیان بەڵام لە ڕێگەش هەر دڵیان لای ئەوان بوو سەر ڕایەوەی کە ئێمە لە چه حاڵەتێکا بووین بارودۆخمان چۆن بوو بەڵام ئەوان هەر دڵیان لای ئەوان بوو. بەڵێ لە ڕۆژی 4 1976 یاسای دەستگای ڕۆشنبیری و بڵاوکردنەوەی کورد لەلایەن ڕژێمی بەعەز دەرچوو. بڵێ هەر لە 4 1939 مەلیک غازی یەکەم لە عێراق گیانی لەدەستدا و لە ڕۆژی 4 1963 دەستوری کاتی دوای کودەدای هەشتی شوبات لەلایەن ڕژێمی بەعسەوە بڵاو کرایەوە. بەڵێ هەر لە 4 بەڵام ساڵی 2004 ئەغزەرێل ئیبراهیمی نوێنەری نەتەوەی گورتۆکان گەیشتە بەغدا و لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە ساڵی 1982 هەڵبژاردەی کوێیت جامی کەنداوی بەدەستهێنا. لە 4 ساڵی 1970 جەوهەر سەقەلی دەستی کرد بە دروستکردنی زانکۆی ئەزهەر و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆکە 4 بەڵام لە ساڵی 1880 کۆنگرێسی ئەمریکا دانی بە ئاڵای وڵاتەکەینا کە ئەو کاتە 13 هێڵی سووری تێدا بوو ئاڵاکەی و 20 ئەستێری تێدا بەڵام ئێستا گۆڕا بۆ 50 ئەستێرە کە ئاماژەیە بۆ 50 ویلایەتەکەی ئەمریکا. لە 4 ساڵی 1970 باڵەخانەی سنتەری بازرگانی جیهانی لە نیویۆرک کرایەوە. هەروەها ئەمڕۆژ ڕۆژی جیهانی هۆشیارکردنەوەی مینە کە زۆر جار ئێمە دەزانین لەلایەن ئەو ڕێکخراوانە دەستگانی کە سەر بە کۆکردنەوەی مینن لە کوردستان ئەو ڕۆژە بەزرا دەگیرێت و سوپاسی ئەو کەسانش دەکەین کە زەوی کوردستانیان خاوێن کرد لە مین و ئەو شوێنانش کە مینی تایە بە گیانی خۆیان بە قوربانیدانی چەندین ینی ئەندامی جەستەی خۆیان کە ئەو کەسانە هەن وە شاید حاڵی ئەوەن کە کوردستان چۆن مێن ڕێژ کرابوو لەلایەن ڕژێمی بەعسەوە و توانیان زۆر بە هاوکاری بەشێک لە ڕێکخراوە جیهانیەکان ئەو سروشتەی کوردستان پاک بکەنەوە بە قوربانیدان بە ئەندامانی جەستی خۆیان. بەشێک لە خوێندکارانی زانکۆی بەریتانیا بە مەبەستی هاوکاریکردنی کەرتی تەندروستی وڵاتەکەیان هەستاون بە دروستکردنی دەمامەکی سێڕەهەندی بۆ پزیشک و پەرستارەکان. ئەوان لە ڕێگەی کۆکردنەوەی پارە لە چەند خێرخوازێک چەند ئامێرێکی پرینتەری سێڕەهەندیان کڕیوە و دەمامەک دروست دەکەن بە خۆڕایی دەیبەخشنە نەخۆشخانەکانی بەریتانیا. کۆمەڵێک لە خوێندکارەکانی زانکۆیکی بەریتانیا بەهۆی تەشانەسەندنی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتەکان و هاوکاریکردنی کەرتی تەندروستی بەریتانیا هەستاون بە کۆکردنەوەی پارە لە چەند خێرخوازێک و لە ژووری خوێندنەکان لە زانکۆدا چەندین ئامێری پرینتری سێڕەهەندیان کڕیوە و ڕۆژانە دەمامێکی سێڕەهەندی بۆ پزیشک و پەرستارەکان دروست دەکەن.
زۆربەی ئەو کەسانی کە دێن داوای هاوکاریمان لێ دەکەن کرێکار کەسانی خانەنشین و بێکارن تاوەکو ئێستا ئێمە هاوکاری 300 خێزانی ڕۆمامان کردووە کە ژمارەیان دەگاتە نزیکەی 450 کەس. خوێندکارەکان هیچ پارێک لە بەرامبەرم کاریان وەرناگرن و خێرخوازانە کار دەکەن و هەموو داهاتەکانیش بۆ کڕینی کەلوپەلی پێویستی بەرهەمهێنان و تێچووی گواستنەوەی دمامکەکان بۆ نەخۆشخانەکان تەرخان دەکەن و بە خۆڕایی دەیان بەخشنە پزیشک و پەرستارەکان. ئەو دەمامکانە بەڕاستی زۆر باشترن لە دەمامکەکانی پێشوو هەم لە ڕووی کواڵێتیەوە هەمیش لە ڕووی دیزاینەوە هەموو دەموچاو دادەپۆشێت ناهێڵێت کە ڤایرۆسەکە بچێتە ناو چاو و دەمولوتت هیچ کێشێکی نییە و دەموچاو بریندار ناکات ئەگەر بۆ ماوەی چەندین کاتژمێر بە بەردەوامی بەکاری بهێنی. بە گوێرەی دوایین راپۆرتەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی نزیکەی 34,000 کەس لە بەریتانیا تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو و تاوەکو ئێستا نزیکەی 3,000 کەسیش بەهۆی ئەم ڤایرۆسەوە گیانیان لەدەستاوە. دێنافەرێقی کوردستان 24. حکوومەتی چین ماتەمینی گشتی بۆ قوربانانی کۆرۆنا ڕاگەێنێت کە ئەمڕۆ حکوومەتی چین بەوەستان بۆ ماوەی 3 خولەک بە بێدەنگی لە سەرتاسەری وڵاتەکەی ڕێز لەو کەسانەگرێت کە بەهۆی کۆرۆناوە گیان لێ دەستداوە بە تایبەت ئەوانەی لە پێناو ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستداوە. بەپێی ئامارەکانیش زیاتر لە 81,000 کەس لە چین تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو 3323 کەسی دیکەش بە کۆرۆنا گیانیان لەدەستدا. بەڵێ بەهۆی ئەوەی کە بە تایبەتی کادرانی تەندروستی پزیشکان ئەوان زۆر چینێکی زۆریش لەوان گیانیان لە دەستدا چکە بەرکەوتەی یەکەم بوون لەگەڵ توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا و هیوادارین ئینشاءڵڵا دوور بێت لە هەرێمی کوردستان و نەبیستین و باسیشی نەکەین لێرەشەوە نەڵێن کە کێ یان کەسێک گیانی لەدەستداوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا. هیوادارین لێرە هەر بە بەردەوام ڕێژەی چاکبوون و باشبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ڕابگەین. بەهۆی مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بێدەنگی و بێڕەنگێکی زۆر باڵی بەسەر پایتەختی تونسا کێشاوە کە ساڵانە لەم کاتە بە هەزاران گەشتیار ئاژا لە سەرتاسەری جیهانەوە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش سەردانی ئەو وڵاتیانە کرد. بەڵام ئێستا لە ژێر کاریگەری کۆرۆنا دەرگاکانی لەسەر میوانەکانی وە گەشتارەکانی داخستووە. با بزانین وڵاتی تونس چۆن کشوهات بووە. تونس ئەو وڵاتەیە کۆبسەقا خۆزایە خۆیان باڵدار و bi شارستانیا xwe li ser dirêjehiya dîrokê navdar e niha ji ber tirsa belavbûna vîrosê korona bêdeng û rûh bûye. Ev der Tunsa paytext e deng û rengê bajar nemaye, kolanên wê valan e û ji bo cêbcêkirina rênemayên tenduristî rûniştvanên wê ji malên xwe dernakevin. Ev kolanên teng û kevnarê bajarê Tunis piştî ku pir bêhna ember û gulan bû ku li seranserê cîhanê geştiyar serdana wê dikirin, niha di rewşeke cuda re derbas dibe. Wek her welatekî dinê cîhanê, Tunis li jêr bandora vîrosê koronayê dinale. احنا نتحدثوا كعالم بصفه عامه لانه هالمرض هذايا هو عالم. الفيروس ولاتا ناز ناكا لهر جهكي بلاف بويا. جيهان بتاف توشي في فيروسي بويا. ام بهيفينا ولات ما تونس جي بكرا روبرو في نساغي ببا. وكا هند بينن كولان فالانا هر كاس لمالا خوانا. از باورم امي بسر بكفن. هەموو تایبەتمەندیên bajarê kevnarê Tunis dergehê xwe li ber serdankeran girtîne, ji nava wan mizgefta Zeytûn e, ku yek ji minareyên zanistî û olî yê Tunisa paytextin û ji bo rêgirtin li ber belavbûna vîrosê korona, Wezareta Tenduristiya wî welatî ku tedbîrên herî tund girtîne ber ji bo parastina jiyana welatiyan ragihand ku hejmara tûşbûyên vîrosê korona taniha 394 kesin û taniha 10 nexweşan جیانە خۆش دەستانە. رەشا بارزان کوردستان 24. سۆفان پێشبینەکانی کەشناسی تەواو سلماندی چۆن و ڕاست دەرچووکەوە تەرزەیەکی زۆر بەهێزە لە دەرەوە. زۆریش بەستا و کاتێمە پرۆگرام تەواو بین تەواوە بێت و بە سەلامەتی من و تۆ تێپەڕین هەتا ئەچینە ناو خودی کەناڵەوە.
بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا بەرهەمهێنانی بیرەی کۆرۆنا ڕاگیرێت هەر لە سەرەتاوە کە باسی کۆرۆناکرا لە زۆر شوێن باسی بیرەی کۆرۆنا شەکرا بە چونکە هەمان ناو بوو بەڵام ئەمە لەبەرەوە نییە کە ناوەکەی وایە چونکە کۆمپانیای گرۆبۆ مۆدۆڵی مەکسیکی لە ڕاگەنراوێکدا بڕیاریدا بەرهەمهێنانی بیرەی کۆرۆنا ڕابگرێت ئەوەش بەهۆی ڕنمایەکانی حکوومەتی وڵاتەکەی بووسۆمان بۆ ڕاگررتنی کارە بازرگانیەکان بازرگانیە ناپێویستەکان واتە ئەو کارانەی ئەو بازرگانیانەی کە لێسا پێویست نییە ئاماژەشی بۆ کردو ڤایرۆسی کۆرۆنا زیانێکی زۆری لە بەرهەمەکانیان ناوە کۆمپانیا مەکسیکیەکە کۆمپانیایەکی مەکسیکیە کە بیرەی کۆرۆنا بەرهەمێنێ کە لە 180 وڵاتی جیهان هەنارداکرێت لە ئەو کۆمپانیایەوە بەڵێ بەڵام حکوومەتی مەکسیک هاژە بڕیاری داوە بازرگانیە ناپێویستەکان ڕابگرێت تا دۆخەکە ئاسایی ئەبێتەوە بڵێ واتە ئەمانیش ئەمان لە کاران بەڵام ئەو کۆمپانیا بازرگانەکانی دیکە دەبێ ڕابگیرن. ئیسپانیا دەیەوێت لە ڕێگەی ڕۆبۆتەوە ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا ببێت لەوەتەی کە ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بووە زۆر جار ڕۆبۆتەکان بەکارهێنراون وەکۆی کە چەند جارێک این هاوسمان لەسەر کرد و بابەتمان لەسەر بوو کە دەمامێکیانەدا بە خەڵک لە هندستان و بەو شێوەیە بەڵام میدیاکانی جیهان بڵاویان کردوتەوە کە حکوومەتی ئیسپانیا کە دوای ئیتالیا لە ئەوروپا زۆرترین ژمارەی توشبوانی بە کۆرۆنا تێدا تۆمارکراوە بە نیازە سوپایەک لە ڕۆبۆت بۆ بەرگاربوونەوەی کۆرۆنا لە وڵاتەکەی بڵاو پێ بکات. بۆی ڕۆبۆتەکان ڕۆژانە نزیکەی 800,000 پشکنینی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا بۆ خەڵک ئەنجام بن. بەرپرسانی ئیسپانیا ئاماژیان بۆ کردووە کە ئێستا ڕۆژانە نزیکەی 20,000 پشکنینی کۆرۆنا ئەنجامە درێ بەڵام ئەیانەوێ ئەو ژمارە پشکنینانە زۆر زیاتر بکەن لە ڕێگەی ڕۆبۆتەکانەوە کە ینی بگاتە 800,000 پشکنین لە ڕۆژێکە بۆ کۆنتترۆلکردنی دۆخەکەی ئەوەش. اینجا ئەگەر ئەمە چەند ڕۆبەتێکی جوانی شار لە شێوازی پۆشیستەریش بوو زۆر جوان بوو. بەکارهێنانی دەمامەک بۆ تا پێداویستێکی ڕۆژانی هاوڵاتیانی جیهان بە تایبەتی ئەو وڵاتانەی کە توش بوون بە ڤایرۆسی کۆرۆنا تیاندا زۆر زۆر تۆمارکراوە لە چەندین وڵاتی دیکەش قەیرانی کەمی و نەبوونی دەمامەک دروست بووە. زۆزانە کاپۆتۆڤا خانمەشۆخ و شەنگەکەی سەرۆکی سلۆڤاکیا بڕیاری داوە تەواو پابندی بە ڕێنمایەکانی خۆپاراستن ڕێنمایەکان لەبەرچاو بگرێت و لە ڤایرۆسی کۆرۆنا خۆی بپارێزێت و دەمامەک ببەستێت. بەڵام ئەو دەمامکی کە ئەو بەکارێنێ سۆڤان ئەبینین لەگەڵ ڕەنگی جلەکانی گونجانوێتی لە ڕێوڕسمی دیاریکردن و دەست بەکاربوونی سەرۆکوەزیرانی سلۆڤاکیا تەواوی ئامادەبووان دەمامکیان بەست بوو بەڵام سەرۆکە سەرنجڕاکێشەکە دەمامکێکی بەستووە کە ڕەنگەکەی سوورێکی تێر بوو لەگەڵ جلەکانی گونجاوە و ئەو خانمە سەرۆکە بە هەمان شێوە دەستکێشەکانیشی دەستکێش بەکارێنێ کە لەگەڵ ڕەنگی جلەکانیا بگونجێت و هاوڵاتیانی سلۆڤاکیا لەسەر شێوازی بەکارێنانی دەمامک و دەستکێش لەلایەن سەرۆکەکانەوە بەسەر دوو بەرەدا دابش بوون. بەشێکیان پشتیوانیەکەن پێیان وایە کە بێت خانمان بە جوانترین شێوە دەرکەون و شیک پۆش بن و شتەکانیان ڕێک بخەن بەشێکی دیکەشیان بە جیاکاریە بینن. زۆزانە کاپۆتۆڤا لە ساڵی 1970 لەدایک بووە ئێستا تەمەنی 47 ساڵە سەرەتاوەک یاساناس و چالاکوان دەرکەوتووە دواتر لە ساڵی 2019 سەرکەوتنی لە هەڵبژاردن بەدەستهێناوە و بۆ یەکەم خانمی سەرۆکی سلۆڤاکیا. بڵێ هاژە کە تۆ ئەم ڕوونکردنەوانت ئەدا لەسەری سیرمە کرد من بەلای خۆمەوە ئێستا ئەبینم زۆر شتێکی جوانە سەلیقە زۆر گرنگە لە شتەکانە هەندێک جار ئەبینی جلوبەرگەکە زۆر وانە بەڵام سەلیقی ڕێکخستنەکەی و ئەو تەنسیقی کە لە نێوانیا کراوە واد لێ کات کە سەرنجڕاکێش بێ بەلاتەوە مرج نییە کە دۆخەکە وای لێ هات دەمامەکمان بەست ئیتر تەواو ژیان لە خۆمان تاڵکەین نە دیزین بمێنێت نە جوانی بمێنێت ئەوە تا سۆڤانەر وەکو تۆش کە ڕێکە خستووە دەستکێشەکەی ڕێکخستووە لەگەڵ جلەکان ئەگەر لێ من ئەو ڕۆژانی کە ڕەش بێ ڕەشەکەم ڕۆژانی ڕەنگێکی بێگومان ئەمە هەستێکی ئەگەر زۆرجا هەست بە دوودڵی بکەین لە بەکارهێنانی دەمامکەکە یاخود دەستکێشەکان ئەومان لێکار زیاتر دڵخۆش بین و زۆرێک لە خانمانیشم بینی کە لەگەڵ جلی کوردیە چەندە کەمێکیان لەبەریان ینی زۆربیان لەبەریان نەکرێ بەڵام لەگەڵ جلی کوردی دەمامکەکان
لەگەڵ جلە کوردیەکانیان ڕێکخستە بوو کە ئەوەش بێگومان دیزین و سەلیقەیەکی جوانە ژنان داهێنانەکەن بە بەردەوام ئافرەتان داهێنانەکەن ئافرەت یعنی جوانی لە هەر شوێنێکە ئافرەتێکتان بینی بزانن کە جوانی لەو شوێنە بوونی هەیە ئەگەر ئەو شوێنە ناشرینترین شوێنیش بێت جوانی ئەکات بەم جلوبەرگەی کە ئێستا خانمی سلۆڤاکیا ئەو شێوازەی ڕێکخستە بوو لەگەڵ جلوبەرگەکەی هاژەگەر پێویستی کرد من تۆش باکەین بە سیواداری ناگاتە بەم جۆرە هاتیینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژ باش بۆ هیواین ئەم کاتژمێرە کاتێکی خۆشتان لەگەڵ ئێمە بردبێتە سەر وهروەها سبەی لە کاتژمێر حەوت چاوەڕوانمان بن کۆمەڵە بەرگە و بابەتی زۆر سەرنجڕاکێشی دیکەتان بۆ ئامادەکەین کە ئەو کاتە هەرشاد و سەلامەت بن بەڵێ دەچینە بڵتونی هەواڵەکان و تەرزەکە تەواو بوو من و هاژە بە سەلامەتی ئەچینەوە ناو بینایی کەناڵ پاتان.